بەڕێوەبردی یەکێک لە پیسرین شارەکانی جیهان کە دەکەوێت کە وڵاتی مەکسیک نەخۆشخانەیەک دروست دەکرێت کە تەکنەلۆژیای پاکردنەوەی هەڵم و پیسی هەوای بۆ دابین کراوە. لە بۆنەی زۆرانبازی کلتوری ژاپۆنیدا منداڵان ناچار دەکرێن بگرین. ژمارەیەک لە ئارەزومەندانی شەمەندەفەری خەڵۆز لە ئێستادا لە هەوڵی ئەوەدان جارێکی دیکە دیاردەی بەکارهێنانی بگێڕنەوە نێو کۆمەڵگە. ئایا دەزانی لە ئەمریکا زۆرترین ئۆتۆمبیلی کارەبایی لە ویلایەتی سان فرانسیسکۆ دەفرۆشرێ؟ بە چەندین بابەتی نوێ و گرنگی دیکەوە لەم بەرنامەی وێستگەدا میوانتان دەبین. بەرنامەی وێستگە ئەم ئێوارەیە کاتژمێر 6:30 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.